سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش لە پرۆگرامی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەی ئەم جارەشمان کۆمەڵێک بڕگە بابەتی جیاواز لەخۆ دەگرێت تا کۆتایی لەگەڵمان. لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان شاعرێک 30 ساڵە ماڵەکەی کردوتە مۆزەخانە. پیاوێک 7 خانەهانگ بە شێوەیەکی خۆماڵی بەخێو دەکات. سەمونخانەیەک لە شیلادزێ لە بڕی گازوایل و نەوت دار بۆ برژاندنی سەمون بەکاردەهێنێت. لە سروشتی جوان و دڵڕفێنی گوندی بەرەکەر لە قەزای ئامێدی هاوڵاتێکی خەڵکی و دەڤەرە لەگەڵ ئەوەی کە پیشەی مامۆستایە 7 ساڵە کاری هەنگاوانی دەکات توانیوێتی پەیوەندیەکی جوان لە نێوان سروشت و ویشەکەیدا دروست بکات. ئەو دەڵێت لەگەڵ ئەوەی کە بەرهەمی هەنگەکان وەکو هەنگوین بە خەڵکەکە دەدات، خەڵکەکە هەنگەکانیش بۆ کەمکردنەوەی ئازارەکانیان وەکو دەرمان بەکاردەهێنن. نیابه من نیاز شعبان خلکی گنده بریکارم و نزدیکی بیش 7 ساله دهه از شوله میشد کم سر شوله ما مستوی راست ما مستوما بس سر هندی راست شوله میشاجید کم خدان کم اوجی حزمنا بو میش خدان کنه از کلا حاجت کم و سر هندی را وقت خوشی پیواد بامو و پرک جیب ما پیواد هتن یا باشه جیو خود فایده گله فایده تاین یا اینکه جان خمر به دشت ببره و بعد باش یا دیگه وقتی مروی به وچت پشتی داوم استم همشول من ذوقم گله لیداتم با مخوشه و حتی به ودانویج گله کو فایده برای ماتیزه بو گله تشت دکتری تاینو کم خاصیت تاین میشد بنو و گله ایشو بیچاره سرد کن یا دیگه مفاهیم هنگیوینه بو گله درمان و گله ایشو باشه و حتی شمایوی جد بین گله کو باشه و پیم ویات دهی زاد ملیکه های او گله که مفاهیم و گله که بهای جیاو خدا میشه وقت اشوه بهرابتر پاییز و بهارت هته بس بهرابتر پاییزت هته پاییز مش ضعیف بیت و اشت ویجیک بو گشکنو دنیا هین بیتن وکی وارویه و گله اشت دیجت هین وکی نزمینه یا زکیوات چیتن او جی تأثیر گلت که یا دی های تعفن حظنه یا او کرمیتو پیشت کتن او ایشکو گلکو خرابگو کویتا نف میشو خرکو پیشت کردن میشو نهیلیتن ود گریتن یا وگره بس پسند رو درمانی تایم کردینن و کی یا وارو یم شریطات کینت دانده که تاین دکلیلیت کین درمانی سروشتی تاین و کی سیرت کنت دو اندک اعشاب تاین جای نت کنت دو خودی ما تاین طایر اویدی میش خورینگ تن بینه او گلک میشو پیشت کردن تایبت بهارو تیته و وقتی پاییز آجی هنده جا تیته اوا کویتا نف میشو پیشت کرد یا جی های ستنگ جی میشه گلک پیشت کرد یه تاین هنده که اشتیمار حلیلا مارگیس که اوجی تینه برداری میشد خون حتی هر جی بس هر منطقه منی نه که هر جی میشه پیشت کن خود استنگ او قفس می تاین آن بردانین هنده که تاین سیکوتینی دانن گوشتی دانسته هنده که تاین درمانی گوشتی ورد کن و چند کنه خدا کنه پیشت کن جور سری های استنگاجی بس با استنگی گله تاثیر میشد کرد هنده که تاین پشتی بهار خلاص بید دستکید برن به جلدی في منطقه هنده که دیجی که تاین پاییزه هنده که تاین دو جاد بفن بهاره و پاییزه جید برن یعنی دیف هنگوینی اما گهج دیوید بینیا داری هنگوینی و دیف گلای جه که گلا مشه بیتن و چروان ها بیتن میجده هنگوینی کد وید تو بینیا داری دو هنده که دیچه کتن
چەند گەنجێک لە شاری کەرکووک لە ڕێگەی کارگێکی بچووکەوە چەند ساڵێکە خەریکی بەرهەمهێنان و ئامادەکردنی جۆرێک فستقن کە لە بازاڕەکاندا لە بەردەستی خەڵکدایە. ئەوان دەڵێن کە زۆربەی بەرهەمەکانیان لە دەروەی کوردستان و عێراق هاوردە دەکەن، واتە لە وڵاتی ئێران و وڵاتانی ئەوروپاوە و بە چەندین تام و جۆری جیاوازیش پێشکەشی دەکەن. هەلێگیشی پێوت نەوعێتەکان ئەمە فستقی کاڵە سێ نەوعی هەیە، نەوعێکی هەیە تورشە، نەوعێکی هەیە بێخوێ، نەوعێکی هەیە خوێدارە. ئەمە حەسەب ڕەغبەت مشتەریەکێ، مشتەری چی نەوعێکی گەرەک بێ ئاوا بۆ یەکە خۆیەتێ بە کاڵیەت. ئەم فستقە کاڵە لە ئێرانەوەتی، ئێمە خۆمان لەمێ ئەیبرژێنی بە تەریقەی خۆمان. یەکەم شت ئەم فسکاتێک کاڵە ئەیکەی ناو فڕنەکەوە، دوای کە دەرێکی بە 10 دقە ئەبرژێت دەرێکیت و ئاوخوێەکەی ئەیهێنیتە ئەمێ لەمێ ئاوخوێەکەی کە ئاوخەکەت کرد ئەلەیە بەتاڵەکەی جایز دەبێت بۆ بفرۆشتی. 5-6 نەفەرشینە خەریکی ناوی میشەی بەس ئیشمان فستقە چەرەزاتمان شەی هەموو جۆر. ئەمە فستقی ئێرانی بە کاڵیەتە خۆمانەی برژێنی لەمێ ئەکەین ناو فڕنەوە 10 دقە ناو فڕن نابێ، دوایەوە دەرێکەین و ئەیبێژین کە بێژامان ئاوخوێەکەین. ئیتر هەیە خوێدارێ، هەیە کاڵێ، هەیە بێخوێ، هەیە تورشێوێ، بەو شێوەیە دروستەکرێت، بەڵام ئیشەکە یەک نەختێ هیلاکەتە. لە گوندی هاریکای سەربە دەڤەری زێباری هاوڵاتیەک بە دەسڕەنگینی خۆی ماوەیەکە خەریکی دروستکردنی گۆپاڵ یا گۆچانە. ئەو ئەڵێت زۆربەی گۆشانەکانی لە داری کنێر و تو ئامادە دەکات کە باشترین دارن بۆ دروستکردنی گۆچان. وەکو خۆشی باسی دەکات هەر لە منداڵیەوە خەریکی ئەو کارە بووە و زۆربەی گۆشانەکانشی بە نرخێکی زۆر باش فرۆشتووە. نوبي من عبد الجبور محمد صالح خالتي جندي هوريكو شيخو شوري مجابة يا هيو مكي عرض بي من معاملات كي متشوما دهو كي دوبان بولو فروشمو تشو فروشمو بولات بين شوما تجمع شوشة بدهو بما مليخو دا شما تجمعي منا شوشات بين بولا ما بين فروتين هيو مكو خوش بشين يام روبين هوتنيا با مهندا قبول كبرا كي كرين ما قبول بين زوخو فروتين وقتی ما قبول بريا زوخو فروتي ما قبولت خو برن فرتولو خيرك وبوشي ده بأجرب بمشي ما قوم غاتشنا شونا شوف قبول وربي مقولة بكرة قولة بوصلني تديتي هزورو بينصادي عسل المكري والعربي مشورو تراو دو شما شوي قبولة كنيري وندو شما شم يدبنو بيبون يزلزل وقيمون متينو شم وندو خيرك وبوشر هابي يعني تقريبا وجبه دو فرش من وجبه ب 500 دولار يعني حتى ورقه تجي مقبول كنيري فروت بس بهالت المنافروتيا بس فونكاج بما تبري دا بوزر جاكو ايكي هوتي صادو بيس من دو صادو بينجي زورا حتى فرش فوري متيني اكل اوتري توتي تقريبا بود 300 دولار كودباتن هم سري فوري مدو منو چونم تقريبا 20 سولته هي از بشولتيا اما شولی میجابه نه اینو بشولی بیام. البته قبلی شما چمه دی قبضونه که کمیون دی دور باری خوب دامونده با جناب دامونده و دیگه شونی شما دی گوپولوینم گوپولوش دینم هو به ما از فیلم هو به ما به حتی شهری نه و دو به ما کافره چم سرجلوی بیشونی دی ما بتعری دی کمیون تبرم هو به ما قالب و چمینمو ادرسته نه از شولی خو خصوصی نو کما ولی اگه تو شده شولی خصوصی ما بچه خبرم
دي درجة كما شهر كما داش بقولة تنيري إيه مهم هذا يتاي يد بنوبي يتاي يد بيه يتاي زنزلوقي يتاي أولو بولو أبها جنيرة يد بيقوم محضر هاي أبها زنزلوقا أبها تويا أبها تويا أب دوري كنوني تنيني كي تجلا كي مقبولة يلوغا بيجن دوري بنوبي بيجن يو بوشنينا بعد فبي يقول بنوبي مكمتر الخروج تخرجي جرونترين غوبول ما بورا كاتي فروتي ارزونترين غوبول جو فزوراكي اما 50 دلار فروتي 600 فروتي بهفته 50 حتی 100 دلار من فروتي هاتا هوتو چو غوبول تنيري مرنگ دو ابا بينو تنيري لينو بين لينو مني هندا كوش دي بين إلو بمصور كان هندا بين وقت بما بينن وبين لبيت لوترين غوبول هابايا لوترين غوبول كما هابايا أبا ناجرية ناشونو بالغولا كاميونا روبيا خواملو يهوتي أبا جي جلا كيلو بس أبا جريتي هاي خلي بابو جريونينا أو بابو جريو يمغبلنينا ژنۆمەردێکی خەڵکی مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان توانیوانە بە کۆکردنەوەی کۆمەڵێک کەلوپەری فولکلۆری و مێژووی کورد مۆزەخانێکی بچووک لە ماڵەکەی خۆیاندا بکەنەوە و خەڵکی ناوچەکەش سەردانی ماڵەکەیان دەکەن و ئەو مێژووە لە ماڵەکەی ئەواندا لەو مۆزەخانەیەدا دەبین. ناوم باقی شەفێعیە و ئەمە مۆزەخ ئینێ خۆمە ئەمە شەخسی خۆمە ئەسڵی حەقی هیچ کەسی نەپێوە وەڵا فرایکی پۆڵم پێداگە چەمم کردگە تقریبان بێژم دەور و 30 ساڵی خەریکم من ئەم کارمە ئەی وەڵا من پۆڵم پێداگە کەسێک مەگەر ئەهلی زەوق و ئەمیەک بووێ وچی برا ئەوتە پێڵم پۆڵم گەرەک نییە وەلا گشتی بخوا پۆڵم پێداگە و مێمانێک ئەنواعی مێمان هاتکن ئەگرا حتا لە خارج و حتا بیم لە ئەڵمان و ئیرلەند و عێراق و هاتکن ئێمە یعنی حەسای مێمان نازانم چەندی هاتکاگرا وەڵا من سەر لاقم بەم کارە بووگە و شعری جەزانم خەیرە شعرێکی تەبتەقی شعریم هەست مثل بابەتانم کردگە بە زوانی هۆرامی من کتێبێکم چاپ کردگە بە ناوی هوارگەی سەیاڵ کتێبێکمە چاپ کردگە بە ناوی خزانی هەڵەبجە کتێبێکمە چاپ کردگە تر ئەوا بە ناوی کتێبی میزاوەبخاری پاوەیی من کۆمەکم کردگە و لەگەڵ یا بووکم ڕەفیقەکانم وەڵا ئیسەی چەقەریکی کتێبێکترم بۆ کتێبی سێهۆم ئینی خۆم من سانیە مەردۆخیم خەڵگاوایی دەژن خانەوادەی باقی شەفێعی مۆزەکی بوو مۆزەکەمان ئێمە فراهم کردی لەوە تاقی بچکەڵا بووەی ساوە دەمانەسە ئەم دێ و فرەمان کردی و کۆمەکم کردی خۆمان پەزیرایی لە میێوانی و لە خانەوادەشتی تێکەم و میێوانمان تێ بە خێبێن سەر چاوبانگیە من مۆزەکەی بچکەڵەوە فەقەری سەر دامەماندا فرەمان کردیە کەم و کەسرێکێکی بێ ئەشێ بۆ خشنەوە لێ زیندەگیەکەی مەیتەوە جۆرەسە بزانین باوە باپیرمان شرایەتی بۆم جۆرە گەورە بوون ئێستا یەکی بۆی جەناوتاتێ پەخشەکەنەوە بزانن چە خەوەرە هێرە چۆنمان دروست کردی و چۆن ئەدامماندا و فرەمان کردیە وەسیلە قەدیممان جەماوەری کردیەسەوە خانەوادەکە چ ئینسانی باهەنەرە و خەریکەم ئەدەبیات و شتەسە ئێستا ئەندامماندا هەدوو نەفەری میچ کۆمەکەوە مەکەمەوە وەستڵە وەگیان
خاوەن سەمونخانەیەک لە شیلادزەیە شێوازێکی زۆر کۆن بۆ دروستکردنی سەمونەکانی لە سەمونخانەکەدا بەکاردەهێنێت. ئەوی شەوەیە کە سوتەمەنی دیکە وەکو نەوت و گازۆیل بەکار نەهێنێت و لە دار کەڵکوەر دەکرێت لە فڕنەکەیدا. وەکو لە کۆنیش بە دار چێشت و خواردەمەنی زۆر خۆش دروست دەکرا و تام و چێژەکەشی جیاوازتر بوو. ئەوی شەڵی ئامان جێوەیە کە بتوانێت تام و چێژێکی جیاوازتر بە خەڵکی ناوچەکە ببەخشێت. ام خواهی از خواه خلک زاخمه حواله میزی خلک کردستان با کره بشکی افکاروی نشان دایه اول چند 7 سال ترکا شد گیری و که کار فرنه پشت اینکه ما گفته هزرکا جان ابو چند فرنه که صنایع کردستان شکن بشکی مرزا خوی کوسا وکر بشکی اینکه ما تایوی اینا ویریجی ما گفته خدمت خلک شیراد زیجی کن اول کامر ما سامون خانه بیشتر سامون خانه حجری آنجا سامون خانه داری شغل ما همین سر داریه ام شغل داری تکنیه گاز و تشتا سیجام استعمال نکن شغل ما بشکی ام هم بیرون همرهانه یعنی جه هویری هم دست بید کن ام آره خود کن عجانه آوا خود کن ناف ام چه ماده کیمیایی زیاده ناکن ناف همی وکی خوازایی هم پیشین هویری ما زفرت نه وکی فرنده تقریبا هویری ما 45 دقیقه حتی 5 دقیقه زفرت بشتین که ماکینه تاین ماکینه تاین یه گرگا ماکینه های ما کینت دا قیاست کت کتا چند گرگا خود چند گرم بده او برد کت یا زفراندن آگیشکا ام گیشکا پیچید کن برد کت سر دپی ام دپید کن وان دپید مدار بیشتر بیشتر تختی آنجی ترکی بیشتر پاسه بشتینگی گل گاباترش بی امتین سر تختی ام وقت کین جاره کدید کین پاسادا با هستای تین ویره هستا جاره کدی آویجت فرنه بشتی آویدی فرنه چید بد وکی دیجی نانی ما هم سه جوره نانی چید کین ما هی پیدا بچیک پیدا مازن و سامونه هر واسه هم سه جوره سمیدا جی چید کین ما سمیدا پنیر یا هی ما سمیدا خرمی یا هی سمیدا ساده یا کنجیا ما هی ام 4 کس دورده عمل ویره داشت کین وجه او کس تین گورینه ده جارات بن 5 6 ده جارات بن 3 وسطت گورینه کاری ما باقي حتى انه كما جالك مفاز جديد يا مفاز سركي ما جديد خليك جالك ما راضي ابى جيبوا ما جالك مهمه يا ما بيت خليك ما راضي بده وقت كاسك تشال ما ببينت بيجي ساعات خوش كارك باشه او سر مدده يا ما لازم ابو بسياره خليك كيربا كاتشا راضيه بس هندي ما ديتين يعني ابى 2 سال وحط هي تقريبا انا من الفيري ايش جوزنده جي ما نديت شي هاتي فرنه همي جي راضين او داس خوشي المدكن باقي خليك فيري وصل جي راضيه وهند حشمت که نوکی کاری خود داریم. یعنی بگم من مشتری تاین دو که دیره لوکی آمیدی تقریبا نانیمت بد. دی بخوام ممکن مجمد دا باز با که تقریبا بوده رجا مشتری ما سرکی بردام تید. یعنی دم من نبود نانیش جدی نبود. یاری تاوڵەیەکێکە لەو یاریانەی کە پێدەگوترێت یاریەکی شاهانە و ئێستا لە ناو کوردیشدا باوە. لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان هاوڵاتیەک ماوەی 28 ساڵە خەریکی دروستکردنی تاوڵەیە. ئەو دەڵێت باشترین تاوڵە لانی کەم 4 بۆ 5 ڕۆژ و زۆرترین کاتیشی 15 ڕۆژی پێدەچێت تا دروستی بکات وڵێت ئێستا بۆتە نەریتێک کە خەڵک زۆربەی کاتەکانیان با یاری تاوڵە بەسەر دەبن. ئەو تەختە کە دووریسی ئەەکەی یەک وەختەس تەرەف چیز دەسە فەرقەکە توندەسە یانی بە قەڵی کوردی دەسی تونە چی زووتر دووریسیەکە یەک وەختەس کاورا دەسی بە قەڵ کاراوتی نەرمە ئارام کارەکە توانایی کارکردنی ئەم بەستگی بەینە شتێک نییە بژی یەکنەواخت حەدی کێساغا حتمەن لە ڕۆژێدا تەختەی دووریستەکردی لە 2 ڕۆژە تەختەی دووریستەکردی بەستگی بە تەرەفەکەس ئەمە لەوە وەلی ئیتر لە حەدێکە کە دووریست ئاوابیە حەساویکەی یانەی تەختە کە دووریست مەعموڵی شوی دووریست بیتواویکەی حەد ئەقەلەکەی بێ ڕەنگ بدونە ئەوە ڕەنگەکەی ئەنجابەی 4 تا 5 ڕۆژکارەوە ئاسکەم لە مەعموڵی تەرین هەسیش تەختە هەست شاید بە 10 ڕۆژ 15 ڕۆژ دووریست نەبێت قیمەتە تەختەی ئێمەش ئەرزشی تەختەی ئێمەش بەستگی بە نەوعکار هەست ئارزکەم لە خەمەتا 2 دانە چت هەست لە ناو کار ئێمە مکەمەڵی یەکە یەکێ ئوستادکار کە مەهارەتی دوێت هەم لە کێوشناسیە هەم لە کارە خودم مەساڵحەکەیش مەوادە ئەوڵیەکەیش کە مەسرەفیەکە یانێ 50 دەرسێت 50% بەستگی بە
مەساڵحە کارەکە چەنی ئەرزشمەندە خود مەساڵحەکەی چەنی ئەرزشیە چەنی مەرغوبە 50% بەستگی بە کارە تەرەفەگەس ئوستادکارەکە چەنی ماهێرەچ یەک وەختس کەورە کارەکەی کارە ابتدایی کە کارێ دروست نییە ئوسوڵان کار ناکە ئوسوڵی ڕعایەت ناکە تەختەکەیش مەساڵحەکەی کاتە کار ولی خراوی ئەکە یەک وەختیشەز ئەرزکەم لە خەمەتە حتا ئەگەر مقداری شێوەکەی زعیفی مەوادەوەڵیەکەی زعیفی وەری ئەو کەسە کە کارەکە ئوستادکارە ئەگەر مەهارەتە دروستیکی بوو شاید فرە خاستر لەو کەسەواکەی مەساڵحەکە زایاکات و کارەکەی دروست نازانیت ئەرزکەم لە خەمەتە دروستتر دەبێت. کەلیمەی تەختە نرد ئایسیشە لە مەناطقە لە کوردیە هەر ئەم کەلیمە بەکار ئەوەن کەلیمەی نرد لە زوان و لە فەرهەنگە کووردا یعنی شانس یعنی بەخت و ئیقبال. لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.